بۆ برەندە ڕۆشتن لەسەر پردی ئێدمۆن پیتۆس لە ڕۆژی یەکشەممە وەکو کۆتایی گەشتی بوو کە لەو کاتەدا دەستی پێکرد کە لە ساڵی 1963دا دکتۆر مارتین لوتەر کینگی بینی قسەی کرد. من لە واشنگتن دیسی بووم لەو کاتەی وتارەکەی من خەونێکم هەیە پێشکەش کرد ئەمە لەسەر لیستەکەمدا بوو هەروەها ئەنجاممدا بەڵێ بەڕاستی زۆر گرنگە. ئەو دەڵێت گرنگە لەبەرەوەی چالەکانی مافەکانی دەنگدان کە بۆی تێدەکۆشان لەسەر ئەم پردە لە یەکشەممەی خوێناوی ساڵی 1965 هێشتا بە تەواوی نەهاتووەتە دی. خەڵک کپ و بێدەنگ دەکرێن خەڵک لە لیستی ناونووسینی دەنگەکاندا لا دەدرێت ئەوە ڕاست نییە ئێمە دەبێت کارێک بکەین بۆ چارەسەرکردنی. باب سمیث کە لە سەلماوە تا مانتۆگۆمری پاش یەکشەممەی خوێناوی ڕێپێوانی کرد ئەو لەو بڕوایەدا نەبوو پاش 55 ساڵی تر هێشتا خۆپێشاندان بکات. دەنگدان خۆڕاییە بەڵام دەبێت پاچە کاغەزێکت هەبێ نیشانی بدەیت کە دانیشتووی ئەو ناوچەیت و لەکوێش لەدایک بووی. ئەو دەڵێت ئەرکێکی و ئاسان نەبوو بۆ زۆر کەسان. پیرەکان زۆری ئێمە ناسنامەمان نییە بگرە ئێمە نازانین لەکوێش لەدایک بووین. چەند ساڵێک لەمەوە پێش ویستیان ڕەگەم پێ نەدەن دەنگ بدەم و من لێرە سیناتۆری ناوچەی دەڵاس بووم چووم و ناوم لە لیستەکەدا نەبوو وتیان لەوانەیە تۆ دەنگت نەدابێ وتم من دەزانم دەنگم بە خۆمدا بوو. سێناتۆری خانەنشینی ئەلەباما هانگ ساندەر هەروە لە ساڵی 1965 ڕێپێوانی کرد. ئەمڕۆ ئەو یەکێک لە ڕێخەرانی ڕێپێوانی ساڵانەی پەڕێنەوەی پردی سەلمایە ئەو بە هیوایە لە هوشارکردنەوەی دەنگدەرانی ئەمڕۆ. ئەو کەسانی بە گرنگی وەریناگرن بە گشتی ئەوانن کە دەنگ نادەن. ئەمە یەکێک لەو هۆیانەدایە کە یەکێک لە ڕێبەرانی ڕێپێوانی سەلما 55 ساڵ لەمەو پێش وات بە دەگمەن لەسەر پردەکەدا دەربکەوێت. جان لویس ئەندامی کانگرس کە بەهۆی تیماری شیرپەنجەوە لاواز بوو زۆر ڕاستە و خۆ بوو لە پەیامەکەیدا کە زۆری لە کاندیدەکانی سەرۆکایەتی کۆماریەکانی تێدا بوو. ئێمە دەبێ بچین و دەنگ بدەین بە جۆرێک قەت لەمەوە پێشوا دەنگمان نەدابێت. بۆ دانیێلی تەمەن 9 ساڵ ئەمە تەنها وانەیەکی مێژووی نییە. من لەسەر پردەکە ڕێپێوانم کرد و زۆر خۆش بوو هەموو ئەو کاندیدانە وەک جۆ بایدن و مایک بلومبێرگ ببینم. واکەر لە کاتێکدا زۆر گەنجە بوو ئەوەی دەنگ بدات بەڵام بە هیوایە لەسەر شانی ئەو کەسانەدا ڕابوەستێ کە بۆ مافەکانی سیڤیل تێدەکۆشن. من حەز دەکەم ڕۆژێک سەرۆکۆمار بم بۆ یارمەتی کۆمەلگاکەم و یارمەتیدانی ئەو دراوسیانەوەی کە تێدەکۆشن. واکەرێکی کۆشە ڕاستەخۆ دەبینێت. هەر لە یەکشەمەی خوێناویەوە سەلما دانیشتوانی لەدەستداوە و 40% لە هەژاریدا دەژیان و هەروەها سەلما و ناوچەکانی دەوروبەر ڕێژەیەکی زۆرتری بێکاری و کاری تاوانباری تێدا هەیە. هەر لەبەرەوەیە زۆری دەڕوانە دەنگدانەکان و بە دوای ئەوەی بەڵکو ڕێبەران یارمەتی بدەن لە هێنانی گۆڕانکاری.